پێشەکی بەخێراتتان دەکەین بۆ دەستخۆشی لەکەنەوە بەرنامەی کە بەناسبەی ئەماجی ڕەمەزان کە باسی مزگەوتی شەقراوەکەین. مزگەوتی شەقراوە لەوەتی مندارم هاتووی ئەو مزگەوتیەکەم مزگەوتێکی قەدیمە و زۆر ینی جارێکی نوێ کرایتەوە کە قەدیم و یادی بەخێر کە مندارم بەبیرم دێتن مامۆستا مەلا سەمیع لەوێ بوو پێشنوێژی ئەکرد لەو مزگەوتەی و پاشی یادی بەخێر مامۆستا مەلا ئەنوەر لەوێ بوو خوا عەفوی کاتن مامۆستا عەبدوڵڵا لەوێ بوو پێشنوێژی ئەکرد ئەوانە یادیان بەخێر لەوێ بوون. مزگەوتێکی ماشەڵڵا زۆر خەرکەکی زۆری لەسەرە کە ئەوانەی هاتوچۆی گەشتیاری ئەکەن خەرکەکی زۆر دەوێت ئیستیفادە لێ ئەکاتن کە سەردانی ئەو مزگەوتە ئاکات و مزگەوتێکی کۆنە و خەرکەکی زۆر برین جمعان و پێنجشەمان زۆر قەرەباڕغا دۆلۆدەکی زۆری لەسەرە تقریباً 15 سال ئەبیتن جاری دوم کە نۆژەن کراوە بخۆی گچکە بوو مزگەفتە گچکە بوو گەورەیان کرد گەورەتریان کردیە بەخوای ئەوە زیاتر ئایدی ئەوقافیە بدە ئەوەیە کە تو خەرچی دوکاندارەکانیش مەسەندە پێداویستەکان کەوچی شامپۆ و زاوی شتوانەیە خەرکەکە یارمەتیداتن لۆ پێداویستەکانی مزگەوتی. مامۆستا مەلا سەمیع کۆنترین مامۆستایە لەوێ بووە ئەم کە ببیرم دێتن لەوێ مامۆستا بووە زۆر کۆنە لەوێ بووە من گچکە بووم بە زۆری هەر ئەو لەوێ بوو. مامۆستا مەلا ئەنوەریش بە ڕەحمەتی بی ئەویش کە وەفاتی کرد پێشنوێژی بانگدان وشتی ئەو لەوێ مزگەفتەی بوو. لە پاشیش مامۆستا مەلا عەبدوڵڵا هات و ئیدی ئێستا مامۆستایەکان زمان هەریەکی مەسەلەن ئێستا مامۆستا مەلا مەخسوود لەوێیە زیاتر ئێستا ئەو لەوێ جمعان پێشنوێژ غوتبەی ئەخینیتەوە.